قسم لێدای هەشکا جوانیای هەرگەری شیرینە وا من ڕۆیشتم عەزیزیای هەر سەکەی بدبینە وا من ڕۆیشتم عەزیزیای هەر سەکەی بدبینە ئەستێرەی نووری جوانیای هەر ئەسمانی ڕەوهەشی ئەستێرەی نووری ئازیزیای هەر ئەسمانی ڕەوهەشی ئەسۆی ڕووناکی و ئازیزیای هەر بەدی منگەهەشی ئەسۆی ڕووناکی و عزیزیای هەر بەدی منگەهەشیە دڵکەی شای هاوخی هەیارای هەر ئەسۆی گەشی هەیدوە دڵکەی شای هاوخی هەیارای هەر ئەسۆی گەشی هەیدوە بەبێ کۆکردن هەیارای هەر لە کۆسکوسێ هەنوە بەبێ کۆکردن هەیارای هەر لە کۆسکوسێ هەنوە تروجي جيني عزيز يا هل سبست أوهازا تروجي جيني عزيز يا هل سبست أوهازا سرباز بدبي عينيم عزيز يا هل سبست